ئەم بەراوردکردن ئازانستیە لەبەرەوەی بێگومان میوە زۆر باشترە خۆراکی تەندروستە کە مرۆڤ پێویستەکە بیخوات وەکرێت چەند ژەمێکی لێ بخوات لە ڕۆژەکە لەبەرچی لەبەرەوەی میوە دەوڵەمەندە بە ڕیشاڵەکان و ڤیتامینەکانی تیا کانزای تایە و لەمان کە دەبڕێکی باش ئاوی تایە کە تۆ هۆی شەدارکردنەوەمان بەراورد بەمە شیرین دەستکردمانەیە کە پاخلا و مەحەلەبی و کۆمەڵە شترەگرێتەوە ئەمانە خاڵین لەوەی کە ڕیشاڵیان تیا بێ وەروەها کانزایان تیانێ و ڤیتامینەکانیان تیانێ و ئەکرێت این کەسێک بتوانێت بڕێکی زۆران لێ بخوا بەبێەوەی کە هەست بە تێری بکە بۆنە ئینسانێک ناتوانێت بڕێکی زۆر میوە بخوا بۆنە کیلۆ 2 کیلۆ میوە بخوات بەڵام ئەتوانێت بە ئاسانی بۆ نمونە بڕێکی زۆر شیرینی بخوا لە کاتێکە کە ئەگەر هەمان بارستایی میوە هەمان بارستایی شیرینی بەراورد بکەین ئەمەیان شیرین دەستکردەکە وزەی زۆری تایە و لە هەمان کاتە لە مقابلە هیچ بەهایەکی خۆراکی بەرزی نییە بەڵام میوە بم هەمان خەبارە بە هەمان بارستایی کالۆریی کەمتری تایە لەگەڵی ڕیشاڵەکانمان ئاەتێ وەکو باسمان کرد شەدارمانەکات و لەگەڵ ڤیتامین و کانزای باشی تایە سمارت وەرچەرخانە